دەرگای ئۆفیسێک دەکەینەوە کە زیاتر لە 11 مانگە نەکراوەتەوە. پەردەکان لێرەدا دراونەتەوە وەک دادرانەوەی پەردەی ژیان لەسەر خاوەنی ئۆفیسەکە. لەم ژوورە نەمامی ناو ئینجانەکە پێمان دەڵێ کە چەندێکە بێ ئاوە و خەریکە وشک دەبێ. تۆز و خۆڵی سەرمێزەکەش بەشێکن لە هەمان چیرۆک. لەگەڵ برای خاوەنی ئۆفیسەکە بڕیارماندا وێنەی ژوورەکە لەگەڵ خۆمان ببینەوە دوا مەنزڵگە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. تا چەندە سنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستاندا لە ژێر کۆنتترۆلدان دەوترێ بەهۆی چەندین هەڵەوە چەندین کەس گیانە لە دەستداوە کەیسی لە دەستدانی بەشێک لە جەستە و پەکەوتن هەبووە. ئەمەوێ بپرسم تا چەنە ئەو شوێنانی کە مۆڵەتیان وەرگتۆ بە ناوی دکتۆرەوە دکتۆرەکان خۆیان لەوێن و سەرپەرشتی دەکەن یان نەخێر کەسانێکە پێیان دەوترێ شارەزە وەستا ئەوانە لەوێن و بەهۆی ئەوانەیشەوە چەندین کێشە و ئاریشە لە ماوەی ڕابردوو دروست بووە لەسەرم بابەتە بن کۆڵکاری ئەنجامە دەین بە شێوەیەکی مەیدانی ئێوەش لەگەڵمان بن. ئەم گۆڕستانەی ناوەندی شاری هەولێر لە 12 ساڵی ڕابردوو باوەشی بۆ گەنجێکی 35 ساڵ کردەوە کە دەیویست ژیانی خۆی خۆشتر بکات نەک کۆتایی بە شانوی ژیانی بهێنرێ. هێمن پارێزەر بوو، نەخۆشی دائلمولوکی هەبوو، نەیتوانیوە وەرزش بکە. بەهۆی کێشی زۆری جەستەوە پێشتر لە وڵاتی لوبنان نەشتەرگەریەکی بچووکردنەوەی گەدەی بۆ ئەنجامدرا بوو، بەڵام دواترم نەشتەرگەریە بووە هۆی زیادەی چەوری و شۆڕبوونەوەی پێست، بۆیە بڕیار دەدات نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات. کە سوکارەکەی دەڵێن پێش ئەنجامدانی نەشتەرگەری هیچ پشکنینێکی پزیشکی بۆ کوڕەکەیان نەکراوە. گیان لە دەستدانەکە بۆ کەم تەرخەمی دەگەڕێننەوە. سکاڵا تۆمار کراوە و کەیسەکە لە دادگایە. پرۆگرامی بنکۆڵ نایەوێ وردەکاری زیاتر بخاتە ڕوو لەبەر تێک نەدانی ڕەوتی لێکۆڵینەوە. زیاتر لە 10 مانگە کاکێمن کۆچی دوایی کردووە. خوا لێی خۆش بێ. لەگە دکتۆرەکەی قسەتان کرد کە ئەو هیچ پشکنێکی بۆ نەکردو بەڵام نەشتەرگەری بۆکە؟ وەڵاهی خۆی ئەمەوەکو قسەکردن قسەمان لەگەڵ نەکرد کەس نەکردەوە بەس ئێمە سکاڵەمان تۆمار کردووە بۆی حەقایقەکەمان ڕاستیەکانمان بۆ ڕوون بێتەوە. ڕاستیەکانمان ڕوو بۆ ڕوون بێتەوە لە دادگا. ڕاستیەکان لا ڕوون نییە؟ لا ڕوون نییە. قەنەعەتمان هەیە کەم تەرخەمی هەیە. بەڵێ کەم تەرخەمی هەیە. لەلایەن دکتۆری نەشتەرگەرەوە ناتوانین بڵێن دکتۆری نەشتەرگەری یان چونکە ئەوە سەنجی هەتێکە ئەو کە ئەو نەشتەرگەری بۆی دەکرێت چاودێری سڕی تێدایە، دکتۆری تێدایە، دکتۆری بەنزی تێدایە، خەستەخانەی خۆی ئەو خەستەخانە تایبەتەیە. ئێمە دەمانەوێت ڕوون بێتەوە کەم تەرخەمیەکە ڕوون بێتەوە. سکاڵەمان تۆمار کردو بۆ ئەوەیە بۆ تۆڵەکردنەوە نییە، بۆ هیچ مەبەستێکی تر نییە. لە هەستکردن بە مەسئولیەتەوەیە ومێد دەکەین، داواکارین، هیوادارین بارستەیەک بڕوە ئێمە ببینە هۆیەک بۆ ئەوەی هاوکار بین، هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی تەندروستی بەجددی کار لەسەر ئەم کێسە بکە، لەسەر ئەو کێسانێک کە لە کوردستان هەیە لەسەر ئەم بابەتانەی هەڵەی پزیشکی لە کوردستان. هەڵبەتە هەر لێرە گۆڕی مامۆستا نەشەد عەبدوڕەحمان کە بریکاری وەزارەتی دارایی بوو لە ئیدارەی سلێمانی لەو کات لە تەنیشتی کاکە هێمنە بەڕەحمەت بێ باوکی جەنابتان 20 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2000 کۆچی دوایی کە لە تەمەنی 48 ساڵ ئەویش تەمەنیشی گەنجی ئینشەڵڵا تەمەن درێژی بۆ جەنابتان بێ. کەواتە دوا قسەی جەنابتان لەسەر ئەم کەیسە چییە بەڕاستی؟ وەڵای ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگا بە تایبەت وزارەتی تەندروستی چونکە معنیە بەو کەیسە داواکارین حقیقەتەکان وەک خۆی بچێت بۆ دادگا. ئێوارەی پێنجشەممەیە دەنگی قورئانی پیرۆز لە مزگەوت و لەسەر گۆڕستانیش ئاوێزان بوون. دایکی هێمنیش لێرەیە بە جەرجێکی سوتاوەوە دەڵێ ڕازین بە قەدەر دەبوو بەو جۆرە کۆتایی بە ژیانی کوڕەکەیان بێت، بەڵام نایشارێتەوە کە ئەنجامدانی 4 نەشتەرگەری پێکەوە کەم تەرخەمیەکی زۆر و گەورەیە داوای دادگەری دەکات. کوڕەکەی خۆی لەدەست دەدا دەبی هەستی چۆن شتێکی گەورەم لەدەستدایە کوڕەکی ئاگەز بڕۆی بێن لەحزە دەشم زانی چۆن وان ڕۆی لەدەستم ئەو عەمەلیاتەی کرد 4 عەمەلیات پێکەوە هیچ دکتۆرێک ئەو عەمەلیاتەی ناکرد 4 عەمەلیات بە ڕۆژێک ئەمن نەمدەزانێت 4 عەمەلیات وەمزانی 1 عەمەلیات
بس شتوجوني زكاكيتي أو قالوا إيري مري كردو سينجيو نزلداني صار عمليات أختون نبي زميلي تور قبولي قال يعني تبدأ بخوا عزل شكاشي بوي هنا ديار أخوا ويكرديا ويلي بيت بس دكتور أكيد كم ترخميانة يا بنعمر خسته خانك كم ترخميها بوا بس كسرك زور قوري زور قوري إن أنتم إلا تكذبون قالوا ربنا يعلم إنا إليكم لمرسلون وما علينا إلا البلاغ المبين. لەگەڵ لیژنەیەکی تایبەتمەندی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر پلانماندانەوەکەوا سەردانی کۆمەڵێک شوێن و سنتەری جوانکاری بکەین. دیارە سندوقی کڵۆمەکانی ژامەدەن بۆ داخستنی هەر شوێنێک کەوا پابەندی ڕێنماییەکان نەبوو بن کە پێشتریش ئاگادار کراونەتەوە. ئێرە یەکێک لە سنتەرەکانی جوانکاری چاندنەوەی قژی سەرە. لە سەرەتاوە دەرکەوت پزیشکی پسپۆری نەشتەرگەری جوانکاری کە مۆڵەتەکەی بەناوەوەیە لێرە نییە. ئەم خاتونە لە پرزگەوە تەلەفۆن بۆ دکتۆری پسپۆر دەکات داوای لێ دەکات کە بێتە ئێرە. چەند کەسێکی دیکەش نۆرەیان گرتووە بۆەوەی ناویان بنووسرێ و کارەکەیان بۆ ئەنجام بدرێت. ئیشەکە کە دکتۆرە؟ ئیشەکان والله ئەمن نازانم بەڕاستی ئەمن بەس لە ئیدارە ئەوەی خۆ دیقەتەیە کە خەڵکێت دکتۆر ئیجازەکەی بە ناوی ئیشەکەی بۆکە؟ ئیجازەکە بە ناو دکتۆر ئەیکی ئیشەکانەکە دکتۆرن یان والله دکتۆرن ئەمن ئەو هەیە شارەزای ئیشەکەکە مەرج نییە دکتۆر بێ والله ئەمن نازانم نایزانی تۆ لە ئیداریێری تو نایزانی پێش دوو مانگی هاتمە پێش دوو مانگ لەکوێ پێشتر والله ئەمن ئیشم لە دەکرد. دوو کەس لە بەردەستی کۆمەڵێک تەکنیککارن کاری چاندنەوەی پرچی سەریان بۆ دەکرێت. بەس عفۆن دکتۆر جەنابتی دیت؟ نازانی چی هەنا چێ بۆی کە ساڵ و پرسیار شتوای لێ کردی؟ کردم یاری و ئانەی لێ کردمی نەخۆشیەوەە وەڵێ دکتۆر بوو؟ نازانم دکتۆر بە سنتەرەکە ئیمانە لێرە چ فەحسەی لە بۆ کردی؟ خوێنی لێوەرەگرتم سێ فەحەز بە نازانم چی چییە زیاتر کاتیان نەماوەشی ئەوەی نەخێرەوە دکتۆر نەیبینیوە هەر کەسێک بینیوێتی کە بەخۆی سەرپەرشتیەوە سنتەرە دەکاتن ئەو نەخۆشێک زەرعی بۆ کە ئێستاوا بۆی دەکرێتن بەبێ ئەوەی کە دکتۆر بیبینی. لێرە دەرکەوت دەرزیت بەبێ ئاگاداری پزیشکی پسپۆر لەو کەسانە دەدرێت کە کاری چاندنەوەی پرچیان بۆ دەکرێت. ئەم دەرزیە لە زۆربەی نەشتەرگەریە گەورەکان لە نەخۆش دەدرێت بەبێ بوونی پەنجەمۆری نەخۆش و کۆمنتی دکتۆر لێرە ئەوان لە کارکردن بەردەوامن. ئەو بەڕێزانێک کە تەکنیشیانن دەبی مۆڵەت پێدراو بن لەلایانی پەیوەنددار و ئابزام سندیکا کارمەندانە و لە بەڕێوەبەرایەتی گشتن دروستی هەولێر ئەنجامدانی چاندنەوەی پرت کارێکە کە نەخۆشەکە جانێکی زۆری دەبێتن بۆیە پێش وەختە دەرزیەک هەیە بە ناوی ئەو دەرزیێت تەنها لە عملیاتی گەورە لە نەشتەرگەری گەورە ئەو دەرزێ دەدرێتن پاش نەشتەرگەری ئەو دەرزێکە ئێستا لێرە لێ درەبێ بەبێ ئەوەی کە سەرپەرشتی دکتۆرێک کە بێتن لێرانە ئەوە فایلی نەخۆشەکەیە ئەو فایلێک کە نەخۆش بۆی دەکرێتن پێش ئەوەی چاندنەوەی پرچی بۆ بکرێتن پێش وەختە هەندێک پرسیار هەیە کە دکتۆرەکە لە نەخۆشەکە دەکاتن بزانە هیچ نەخۆشیەک و شتێکی نییە پاشەوە دەبێت پەنجەمۆر بکاتن پەنجەمۆر بکاتن نەخۆشەکە ئەلێرانە بەس تەنها تەوقیع کراوە پەنجەمۆری نەخۆش ئیمزا کراوە پەنجەمۆری نەخۆش نەکەوە بێجگە لەمەش لێرە نووساوە دکتۆری لێپرسراو کە ئەو دکتۆرە ئەو نەخۆشەی بینیوە لێرانە پڕ نەکراوەتەوە بەخۆی دەبێتن دکتۆری لێپرساو کە نەخۆشەکە دەبینێتن دەبێت ئیمزا و کاو ختمی خۆی لێ بدات ئێرەشکە عفۆن هەر بەخۆشیان ستەوەڵەکە نووسیان پەنجەمۆری نەخۆش بەس ئیمزا کراوە باشە منەوە یەک دوو قسەی تر لەگەڵ بەڕێزای کاکاری ببرێت خۆما دووش دەکەم چۆن بوو ئێرە هەڵبژات بەخوا لە ڕێی برادرانەوە برادران لێرە باشە لێرە کردبیان زۆر جوان کردویان ئەم شاتمە ئێرە بەڵام زانی کە دکتۆر ناگوێنێ دکتۆر دەیبینی ناوەڵە نەوزانی بوو وەکو نەخۆشەکەی تری پێشتر تەوەڵەکەی سەری پێنجین هەمان شت هەمان شت پەنجەمۆری نەکردیە بەڵێ هەمان شت دکتۆرجان
وڵی هەماش بەس تەنها تەوقع کراوە پەنجەموری بۆ نەکراوە ئەو نەخۆشە کە فەحساتی لە بۆ کراوە بەس کار فەحسەکانی لەناو تەبەڵی نییە بەخۆی فەحسەکە کە لە بۆی دەکرێتن لە بۆ هەر نەخۆشە کەچانەوەی پرچی بۆ دەکرێت فەحسی ڤایرۆساتی بۆ دەنێرێت چکەوە داواتانی کە بەکاردێتوانێت لە بۆ نەخۆشی تر بەکاربێت و هەرچەنە تەقیمیش دەکرێتن بەس دەبێت ئەگەر نەخۆشێک ڤایرۆساتی پۆزەتیڤ بێ ئەوە داواتە کە بەکاردێت دەبێت یەکسەر فڕێ بدرێتن بەس ئەو نەخۆشە هیچ فەحسێکی لە ناو فایلی دانیە بۆیە لەلایەن لیژنەکەەوە بەهۆی بوونی چەندین بەڵگەی سەرپێچی بڕیادرا ئەم شوێنە بۆ جاری دووەم دابخرێ. ئەوەی جێی سەرنج ئەم شوێنە ئاگادار کرێن کە جارێکی تریش داخراوە لەوێ جارێکی داخراوە بەڵێ چۆن ئەمان پابند نابن بە داخستنیش خۆی برین پابند بووینە دواتر پزیشکیان داناوە هەموو کارەکانی خۆیان جێبەجێ کردیەوە مۆڵەت دراون کە ئێستا کە سەیرتان کرد بەڵام لە دواتر دیسان بە هەمان هەڵە داچوینەوە کێشەکە لەوەیە یعنی فترەك مەزبوط بنە دواتر دەستیان بە هەمان هەڵی خۆیان کردیتەوە بۆیە ئەمە وەکو لیژنەش بڕیارمەندە دابخرێت. دکتۆر سعادوو دەبی لێرە داوام کرد بڕۆ عیادەت لێرە ئەو تا عیادەکە خەتع و دەبینی کە داوامەتی لێرە ئینجازەتی ناو دەسە ئێرێ کە نایەتە ئێرە زەمبی من چییە مەسەلە گوناحی تووسێ مەسەلە تۆ برادەرە داوام باجی دکتۆر مۆزە بازدانەکە کۆ ئێستا ئەو برادەرە وا تەسویر دەکە داوامی ئەو ڕەدەبی بێ کە نایە ئەتو گوناحی تووسێ تو چ بکەیان بەرەو شوێنێکی دیکە بەڕێوەین. دەوترێ بەبێ سەرپەرشتی پزیشک کاری لێزەر و جوانکاری پێست لێرە ئەنجام دەدرێ. تەلەفۆن بۆ پزیشکی پسپۆڕی پێست دەکرێت. ئەلو مەرحەبا دکتۆرە باشی ئەمن دکتۆر توانام ئەندامی لیژنەی متابعة وتەفتیش نقابە ئەطبا لەگەڵ دایرەی سەحا و قام هاتوینە خۆش بی سوپاس دکتۆرە جەنابەت نازام لێرانە نی و هەندێک نەخۆش ئێستا لێزەری لە بۆ دەکرێتن بەبێ سەرپەرشتی تو ئەو نەخۆشانە کو وەرگیرایە بەبێەوەی ئەتو بیبینی ئەوە مڕادعی خۆمانە بەڵێ نیو کەس نینە ئاگام لێیە بەس لەبەرەوەی تازە تووشی شەرجی بۆ منداڵەکەم لە دەوام هات ورشا بووە خەبەرمیانم دا گوتم تۆزە تاخیر دەبووەوە. زۆر باشە دکتۆرە ئەمە داوای فایلی ئەو نەخۆشانە دەکەین ئەگەر ئەزێت نییە و جە فایلی ئەو نەخۆشانە کە پێشتر جەنابەت دیتوتە پێش ئەوەی کە لێزەری لە بۆ بکرێتن چکە هەر نەخۆشە کە لێزەری لە بۆ بکرێت یان هەر ئیشێکی بۆ دەکرێت دەبێت فایلی هەبێتن وەنیە دکتۆرە بێ زەحمەتە تۆم ڕۆژ سەعات چەندێ بەخوا ئێستا تۆزەکی تر ئەگەر نانە ڕۆژانە سەعات چەندێ عەفوان ڕۆژانە چار ئێرە کاک محەممەد دەڵێت تۆمار نییە چۆن دەتوانێت ئیش بکات بەڵێت من ناتوانێت ئیش بکات لەبەرەوەی بڵێ هەر دەبەر ئەوە شەیمە کە هاتوینە ئێرە ئاگادارین بە شتێکە ئاگادارین کردنەوەکەش لێرە نییە بڵێ دایرە سەحا لە فەرمانگەی تەندروستی نە لە وەزارەت ئەوە مۆڵەتی نییە. مشتریەکان دەیانەوێت شوێنەکە بەجێبهێڵن. مامۆستایەکی زانکۆی پسپۆڕی بواری فیزیا بۆ ئەنجامداری کاری لێزەر لێرە بوو. باسی ئەوەی بۆ کردم کەەوە هەر شوێنێک چوو بێ دکتۆرەکە کارەکەی بۆ نەکردووە تەنها تەکنیک کارەکانی ئیشەکانیان ئەنجام داوە. لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ڕێکلامی ئەم شوێنەی بینیوە و سەردانی کردوون. لەم عیادەیت دکتۆرەکەت نەبینی؟ دکتۆرەکە یەکەم جار کە هاتم بڵێن پێش ئەوی دەست پێ بکەم بە لەیزەر دێت سێر دەکات بزانێت چیت پێویستە من یعنی ئەوە یەکەم شوێنم نییە بیکەم و هەموو شوێنەکانیش هەر تەکنیکەر یعنی ئیشەکەی کردو نەک دکتۆر خۆی کاتێکە لەیزەر لێ ئەیانجی ڕەزامەندی توەیە نەخێر وەڵاهی من خۆم وەکو مامۆستایکی بەشی فیزیا خۆم لەو ئەچیزانە ئەزانم یعنی ئەتوانێت کەسێکی تر بتوانێت ئەو ئیشە بکە ئەگەر معلوماتێکی هەیە بێیان دەورە ببینێ لەو بابەتە یعنی لەگەڵ ئامێرەکە ئەوە وەکو شتێکی تر نییە مەسەلەن بڵێ ئینجەکشنە دەرزیە بۆی بەکاردێ مجرد ئەو نەیە پاوەڕێک ئەدەی بەپێی ئەو مۆی کە کەسەکە هەیەی و بەپێی جۆری پێستەکەی و ئەتوانێت ئیشی خۆی بکە. بڕیاردرا ژووری لێزەر دابخرێ بەڵام نۆرینگەی پزیشکی پسپۆڕی پێست لە هەمان شوێن وەک خۆی مایەوە. بڕیارماندا ژوورەکانی لێزەر و ئەوانە دابخین کە پەیوەند بە تەکنیکارەکان
ژووری دکتۆرەش وەکو نۆرینگەی تایبەتی خۆی هەرماوەتەوە هەتا وەکو تابلۆکانی خۆیان یەکلای دەکەنەوە یان دەبتە سنتەرەکی پزیشکی یان نۆرینگەیش تایبەتی خۆی کاتە بێ خۆتە نەگلەی بکەن دکتۆر تۆ دۆستی ئەمانی وانە ئەنی کێشەکەوێ ئەوان ئەڵێن وەکو سنتەر خۆیان ناساندۆ نەگۆ کلیلی زۆر دەستخۆشیانە دەکەین ئەمە کارش پیرۆز ئەم لێژنانە ئەمە زۆر زۆر پشتگیریان دەکەین دەستخۆشیانە دەکەین ئەمە کارێکی چەند کارێکی یعنی ئەوەندە گەورە نییە مەسەلەن کە تەسی لە ژیانی مرۆڤ بکە ئەوانەش هەموو چارەسەر دەکرێن بە دکتۆر دەڵێن میشەکان هەندە گەورەنی بەس بەڕاستی ئەمە زۆر سنتەر هەیە زۆر جێگا هەیە ئێستا حەز دەکەی دەچین کە کارەسا لێ ڕوودەدا کە ئەسڵەن دکتۆری لێ نییە کە عملیات دەکرێت کەشتی زۆر گەورە دەکرێت ئینشاڵڵا ئەم لیژانە بەردەوام دەبن و کارەکانیان پیرۆزە و ئەمە دەستخۆشیانێ دەکەن. بار لە دروستکردنیە پرۆگرامە لە نێوان وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکانی کوردستان گرفت هەبوو کەوای کردووە چەندین شوێن و سنتەر دەرفەتەکان بقۆزنەوە و سەرپێچی بکەن بەڵام قایمقامی هەولێر ئاشکرای دەکا کە ئێستا دۆخەکە گۆڕاوە و گرفتەکان نەماون شوێن هەبووە بۆ هەمیشە دایان خستووە وەڵامی ئەو پرسیارش دەداتەوە کە دەوترێ کەسانێک هەن لە ناو سنتەرەکانی جوانکاری لە پاڵ چەند بەرپرسێکدا درێژە بەکاری نایاسایی دەدەن. ئێمە کەیسمان لەلا بۆ کەیسمان ئاراستە کراوەکەەوە خەڵکانێک زەرمەند بووینە بەوەی هەڵی ئەو کەسانی کە وەکو پزیشی خۆیان ناساندووە خەڵک هەیە چاوی لە دەستداوە خەڵک هەیە ئەندامێکی جەستەی ڕاوەستاوە بەهۆی ئەو نەشتەرگریانە خەڵک هەیە گیانی لە دەستداوە ئەو حاڵەتانە زۆر بووە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بە تایبەت ئەوانەی کە ڕوو لەو شوێنانە دەکەن ئەگەر پزیشکی پسپۆر نەبیتن بە هیچ شێوەیەک ڕێ سەردانیان نەکەن و لیژنەکانی ئێمەش باوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ سندیکا بەردەوام دەبن لە کارەکانیان و داخستنەکانیش بەردەوام دەبیتن ئێمە دوای ئەو لێک تێگەیشتنەی کە لە نێوان وەزارەت و سندیکاژ ئێستا دروست بووە ئومێدەوارم کەوا بتوانین بە ماوەیەکی زۆر کورت هەرچەندە زۆر بە باشی کارەکان لە ماوەی ڕابردوشکرا بەڵام ئەو کەم و کوڕیانە یاخود ئەو شوێنانەی کە ئەو کێشانیان هەیە بە ماوەیەکی زۆر کورت بەسەریدا زاڵ بین و بنبڕی بکەین لە شاری هەولێر. ئەوتری کێشەیەک هەیە بەشێک لە بەرپرسان تەنانەت پەنا بۆ بەشێک لەو کەسە شارەزا و وەستایانە ئەبن کە ئیشیان بۆ بکەن ئەمەش وای کردووان بەردەوام بن لە ئیشی خۆیان سەرنجی ئەوتان ناوە من ناوم لایە کە چەندین بەرپرسی جۆرا و جۆر خۆیان چون لە تەلای ئەو کەسە کە دکتۆر نییە کە پسپۆر نییە کە شارەزانە ئیشی بۆ کردوون ئەمە ڕەواز نایە بەو کە بەردەوام بێ لە ئیشەکەی خۆی ئەمە ڕێگە نادەین لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکان هەر چێبیتن هەر کەسێکیش بی هەر کەسێکی لە پشت بیتن لەبەرەوەی ئەمە بە یاسا کار دەکەین هەر ناوێ یاخود ناوی هەر سنتەرێک لە وەزارەتی تەندروستی لە سندیکای پزیشکان بۆ ئێمە بێتن کەوا سەرپێچیە کەوا ئەو کەسە پزیشکنە ئێمە بە بێ دوو دڵی ئیزراعاتی دەکەین هیچ کەسێکیش نەیتوانێت کارەکانی ئێمە ڕاگری لە داخستن و لە ئیزراعات وەرگرتن سەرڕای خراپی باری دارایی هاوڵاتیان بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ سنتەرەکانی جوانکاری زیاتر دەبن یەکەم ڕۆژی کردنەوەی ئۆفیسێکی نوێی سنتەرێکی جوانکاریە دکتۆرە سۆزان بۆ ئەوەی بە شێوەیەکی پراکتیکی شێوازی ئەنجامدانی کاری جوانکاریمان پێ بڵێ بەبێ بەرامبەر کاری فیلەر و بۆتۆکس بۆ چەند خاتونێک ئەنجام دەدات. ئایا دەکرێت کاری جوانکاری و نەشتەرگەری و بێهۆشکردن بۆ نەشتەرگەری بێجگە لە پزیشک کەسانی دیکە ئەنجامی بدەن؟ ئەبێت هەم دیسانەوە ئەبێ ئیلا پزیشکەکە خۆی پسپۆڕەکە لە مەسەن لە بواری پێستا یان جوانکاریە ئەبێ خۆی لەوێ بێ هەموو ڕۆژێ ئەبێ خۆی کارەکان ئەنجامدا هەموو کارەکان ڕەنگە ڕاستە بەعزێ کارێک هەیە ئەوانەی کە لەسەر لەیزەری موکەمکردنەوە یا موولابردن ئیشەکەن ئەوانە ئەکرێت مەسەلاەن ترێنینگیان یان تەدریبیان پێکرابێت ئەویش هەم دیسانەوە لەژێر سێبەری دکتۆرە پسپۆڕەکەیە ئەوان بەڵام هەر کارێکی تر ئەنجامە درێدەنا و هەر سنتەرێکە لەو هەر عیادەیەکی پزیشکیە ئەبێت ئیلا دکتۆر بێ ئەبێ ئیلا پسپۆڕی یا پێست بێ یان جوانکاری هەندێکتان زۆرینەتان هاوسۆزن بۆ یەکتر ئەگە تۆ دابنن لە لیژنەیەک بتانەوە بیسەل من دکتۆرێک ئایا خەتەئی کردویان نە تۆ لە یانگری دکتۆرەکە ئاکەیت من لە یانگری دکتۆرەکە کەم لەبەرەوەی کە ئەو پزیشکە ئەوە زانە ئیشی خۆی چۆن ئەکات ئەو لەسەر زانست ڕۆشتووە ئەگە هەڵی کرد هەڵە ناڵێم بێ دەڵم ڕووداوی نەخوازرا و هەیە و هەڵە هەیە هەڵە جیایە هەڵە لە ینی شتێکی ترە باوەڕ ناکەم پزیشک بێت هەڵە بکات بەگە بەعان قەست بیکات لەوانەیە لە دەستی دەرچێت هەڵ ئەکیت بەسمانی بۆ لە لیژنەیەک پێ جەناب دەکەن بە ئەندام لەو لیژنەیە هاوسۆزی بۆ دکتۆرەکە دەرنابڕیت
ئەکیید من هاوسۆزی بۆ دکتۆرەکەش و بۆ ئەو کەسێک کە بەسەریشی هاتووە بۆ هەردوو لا لەبەرەوەی کە هەڵا مادەم ناوی ناوت ناهەڵا نە ئەوە ناتوانانی ینی بێت لەگەڵ حەقابی لە وەختەیە. ئەڵبەتە لەمەوەی ڕابردووی چێک لەو خاتونانەی بەهۆی ئەنجامدانی جوانکاری بۆ دەموچاو و فەیسی خۆی یەکێک لە چاوەکانی لەدەستدا بوو بەشدار بوو لە پرۆگرامی بنکۆڵ چیرۆکەکەی خۆی گێڕایەوە لە کۆمنتەکانی نارد واوتی ئێستا کەیسەکەی لە محکەمەیە و ڕوتی لە کۆڵینەوە بەردەوامە بەڵام دواتە تەلەفۆنی کرد کە نایەوێت قسەکانی بڵاو ببێتەوە و ئێبش پابند بووین بۆەوەی کە ئەو خۆی نایەوێت بەڵام دوا بە دوای بڵاوبوونەوەی پرۆمۆی ئەم پرۆگرامە خاتونێک پەیوەندی پێوە کردین ئەڵێ منیش چیرۆکەکەم هەیە کەوا بەهۆی ئەنجامدانی لێزەر تووشی کێشە بووم پەیوەندی پێوەکەم بۆی ئێوەش گوێتان لە چیرۆکەکەی بێت. ئەلو سڵاوت لێ بێت ئەحواڵت چۆنا؟ زۆر مەمنون خۆشحاڵم کە دەرفەتە مدعای لەو بەرنامەیە سپاس بۆ بەشداریت. مەمنون بەڵێ وڵا هەر ئەوەی کە لەسەر ئەو لێزەر و سنتەر و شتانە کە باست کرد ئەمیش هەر یەک لەوانە بووم کە چوومە سنتەرێکی لە ڕێکلامی ڕاستی دیتم کە چووم لە بۆ لێزەرەکەی کەچی دکتۆر بخۆی نەبوو کە لێزەرەکە تەوا بوو لە دوو ڕۆژی هەموو جسمم بووە حەساسیەت کەو جێگانەی لێزەرم لێدا هەمووی بووە حەساسیەت دوو ڕۆژ ئینتیزارم کە بەرەو باشی بڕواتەوە کەچی بەرەو خراپتر ڕۆیشتەوە چوومە لای دکتۆری زۆر بە ئەوەی ژیانی کەوام خۆم دیت دکتۆری زۆر بە ئەتیادی وتی شتێکی بەسیتە و شتێک نییە وەکو بەسیتە یانی من وام بەسەر هاتێ بەسیتە ڕاستی هیچیشم پێ نەکرا زۆریش لێی تووڕە بووم کەچی ئەو هیچی لە بۆم نەکرد واتە چوویتەوە بۆ لای ئەو دکتۆرەی کە یەکەم جار چوو بۆ سنتەرەکەی ئەوەی کە مامەڵی لەگەڵ دکتۆرەکەش دکتۆر پێ دەڵێن جەنابیا ئەو لەوێ بووم بەس ئەو بڵێن لێزەرەکەمی لۆ نەکرد دواتریش کە و حەساسیەتم بوو ئەیلاتیا دکتۆر وتی هێز بەسیتە مەرحەمێکی لۆ نووسیم و دوای پاشیوەی ئەم بە مەرحەمیوی تاچانە بوومەوە چەندین دکتۆرم کرد و چەندین مانگ تا جێ شوێنی ڕۆی من ساڵێکە وام لێ هاتیە هیچ کە بەرنامەکەی جەنابشتم دیت ڕێکلامەکەت بینی تەلەبوومەوە باشترین دەرفەتە لە بووم کە ئەو شتەی تەوزیح بکەم و خەڵکیش بزانم بەڕاستی بە هۆشیار بن هەر ئەوە نییە جێگا و مەکانەکە خەڵکی فری و بداتن. ئەگەرچی لە هەمان ئەو ڕۆژەی لەگەڵ وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی قسەکردنمان داناوە لە هەمان ڕۆژ لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکانی ئەزموندار لە هۆڵی سەعاد عەبدوڵڵا لە هەولێر سەرقاڵی دۆزینەوەی ڕێگەچاری نوێن بۆ بڵاو نەبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام لەسەرم بابەتە هەستیارەی پرۆگرامی بنکۆڵ قسەی تایبەتی خۆی هەیە وەڵامی ئەوەش دەداتەوە کەوا دەوترێ ئەو لیژنانەی بۆ لێکۆڵینەوە لە هەڵەی پزیشکی پێک دەهێنرێ زۆر جار هاوسۆزی بۆ پزیشکەکان تێدایە و لایەنگری پێوە دیارە داوا لە هاوڵاتیان دەکات لە بوونی کاری نایاسایی ئاگاداریان بکەنەوە دەمی تەندروستی هاوڵاتی بەشێکە لە سیستەمەکە دەبێت هاوڵاتی هۆشیار بێت هاوڵاتی هاوکار بێت هاوڵاتی خۆی بڕیار بدات کە شوێنێک پزیشکی پسپۆری تێدا نییە کە شوێنێک خاوەنی مۆڵەت نییە و فەرمی نییە چۆن دەچێتە شوێنێک خۆی و تەندروستی خۆی تەسلیمی شوێنە دەکات بۆیە من دەمەوێت پێ بڵێم ئەمە هەر شوێنێک ڕێنمایی هەیە بۆ سنتەر جارێ دوو شێوازمانەیە سنتەرمانەیە سنتەری جوانکاری کە مافی تەداخلاتی هەیە بۆ ئەو پرۆسیجرانەی کە کار دەکرێت بە شێوەیەکی گشتی و هەندێک جاریش ساڵۆن ئەو ئیشە دەکات کە ئەمە قەدەغەیە ساڵۆن کاری ساڵۆنە مۆڵەتەکەشی لە بڕبراتی خۆپارێزی تەندروستی لە پارێزگا لە بڕبراتی گشتەکان وەردەگرێت بەڵام سنتەر نابێت ئەمە قەدەغەیە و ئێمە دەست بەسەر تەنانەت تیمی پشکنی ئێستا ئێمە بە تەماین هەندێک لە ئافرەتەکان دادنین بۆی بتوانین لەم شوێنانێک کە هەیە ئافرەت تێدا کارەکات ئافرەتی کارمەندی تەندروستی ئێمە بچیت ئەم شوێنانە بدۆزێتەوە و ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرینە بەر لایانی دومیان سنتەرەکانە هەموو سنتەرێک ئەگەر بێت و مۆڵەتی نادرێتی ئەگەر پزیشکێکی پسپۆر خاوەنی ئەو سنتەرە نەبێت بەڵام لەگەڵەوەش ئێمە سندوقی سکاڵامانەیە و تەلەفۆنەکانمانەیە و تیمەکانی پشکنین هەم لە وەزارەتی تەندروستی هەم لە بڕبراتی گشتەکانەیە ڕزا دەکەین ئەگەر هاوڵاتیەک شوێنێک دیاردەیەکی ناسروشتی دیت کەسێک لە جیاتی پزیشکێکی نەشتەرگەری جوانکاری یان پزیشکێکی جوانکاری بواری پێست و ئەوانە کار دەکات و مۆڵەتی نییە ئەمە دەبێت بە دیاردەیەکی نایاسایی دادەنرێت و ئەمە لێپێچنەوەی یاسایی لەگەڵ دەکرێت دەتوێت هەواڵ بدەن و تیمەکانی پشکنی ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکات بەدەیان دۆسیە ڕەوانەی دادگا کراوە بەدەیان کەس ئەو زینجا پزیشکیان کارمەندیان ئەستان پزیشکنی و بەناوی پزیشکاری کردووە شەهادە و بڕوانەمی لێ سەندراوەتەوە تەنانەت خەڵکێکە بۆ وڵاتی بەجێهێشتووە لە بەرەوەی خەڵکی ئەجنەبی بۆ نایاسایی کاری کردووە
لە بواری پزیشکیدا دەرفەتێک هەیە بۆ ئەوی مرۆڤەکان بیانەوێ شێوەیان جوانتر بکەن بەمەرجێک نەگاتە سنوور بەزاندن هەموو کارێکی پزیشکی ژیان هەموو کارێکی نەشتەرگەری ئەگەر ئەوەی هەیە کێشەی گەورەی هەبێ لە ناو ئەو کارانەش بێگومان کاری جوانکاری بە دوور نییە لە کێشە و گرفتی گەورە. لەم پرۆگرامەدا ئەوە دەرکەوت بەڵێ چەندین شوێن هەبوون کەوا بەبێ بوونی پزیشکی پسپۆر کاری جوانکاری دەکرا چەندین شوێن داخران چەندین چیرۆکی تراژیدیش خرانە ڕوو بەڵام هەموو ئەوانە بۆ ئەوە نییە کە خەڵکی هاوڵاتی و بینەر کاری جوانکاری ئەنجام نەدەنیان بترسن بەڵکو بۆ زیادکردنی هۆشیاری و بێخستنەوەی بەرپرسانی ئەم بوارەیەشەکە چۆن دەکرێت چاودێریەکی باشتر لەسەر ئەم کارە دابنرێت تا بەرنامێکی دیکە هەموو لایەک لە خۆشییا بن خواتان لەگەڵ.